ve direnen tüm siyasi tutsaklara hepinize selam olsun. Selam olsun 19 yıldır tek başına tecrit altında yaşayan ama hiçbir zaman özgürlük, barış, kardeşlik mücadelesini bırakmayan İmralı cezaevinde سلااو لإمرالی بێت سلااو لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێت کە بەردەوام بووە لە جێر هەموو زۆر و زەحمەتێک لە خەبات و تێکۆشان. selam Ahmet, سلااو لە ئامەد، selam Afrin, سلااو لە عەفرین، selam Hevler u Muhabat, سلااو لە هەولێر و مەهاباد، Slav gele kurt yes lehenk de söz u berumet hüntev beher hatine serseremin serçavemin hatine Cejnave ya serhıldan berhudan u azadiye piroz be Nevroza ve piroz be her hatine serçavan hatine Sevgili Ahmetliler, ئەمەدی çok خۆشەویست، değerli halkımız, خەڵکی خۆشەویست و بەڕێزم yurt içinden لەناو ve yurt dışından خۆ لە دەرەوەی Nevruz وڵات bayramını kutlamak için Ahmet'e میوانێکی gelen زۆرمان değerli misafirler, بۆ هاتووە بۆ ئامەد بۆ پیرۆزبایەکانی نەورۆز لێرە لە ئامەد. سڵاو ڕێزم Demokratik Partisi ڕێزم بۆ adına هەمویان هەیە و لەسەر ناوی پارتی گەلی دیموکراتیک بەڕێز و خۆشەویستیەوە بەخێرهاتنتان ئەەکەم و نەورۆزی هەمووتان پیرۆز بێ. Nevruz, Mezopotamya ve Nevruz Orta Doğu la- halklarının بۆ گەلانی مۆزۆڤێتامیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەزاران ساڵە لەم گۆڕەپانانەیە özgürlük, بۆ ئازادی eşitlik, بۆ یەکسانی بۆ kardeşlik برایەتی ve barışı haykırdığı بۆ برایەتی ڕۆژێکە کە هەموو بۆ ئەو بۆ نێوکۆ ئەبنەوە ڕۆژ نەورۆز سەرەتایی ڕۆژی dirilişin بەهارە sembolüdür. سیمبولی ژیانەوەیە سەر لە نوێ نەورۆز جارێکی تر Devrimci havaların zalimlere baş سەرکەوتنی kaldırdığı gündür. کاوەی ئاسنگەرە بەرامبەر زاڵم و زۆردارەکان ئەو ڕۆژەیە کە سەری هەڵداوە لە دژی زۆرداری جارێکی تر نەورۆزی هەموو لایەکتان پیرۆز بێت. Bugün ئەمڕۆ Afrin'de لە ئەفرین devrimci kavaların heykelini هەیکەلی yıkanlar, کاوەی ئاسنگەر ئەوانەی کە ئەو هەیکەلیان ڕوخاندووە ئەوانەی کە ئەو هەیکەیان تێکشکاندووە taşıyıcılığından ibaret görenler ئەوانەی کەوا ئەزانن ئەو هەیکەلە تەنها bu meydanda لە کەرەستەیەکی toplanan her مردوو bir دروست کراوە birer ئەبێنین کاوە devrimci kavadır. ئەوەی کە ئەمڕۆ لەم مەدانێ هەمویان کاوەی ئاسنگەرن و ئەو کەسانی کە ئەمڕۆ لەم گۆڕەپانە کۆبوونەتەوە هەمویان لە ڕوح و لە دڵ و لە مێشک و خۆیانە نوێنەری کاوەی ئاسنگەرەکەن نوێنەری خەباتی و ئازادی و تێکۆشانی کاوەی ئاسنگەرەکەن بۆیە شۆڕژگێران و تێکشکاندنی ئەو هەیکەلە لە کوردستان داواکاریەکانی گەلی کورد ناتوانن داواکاریەکانی گەلی کورد لە ئازادی و سربەخۆیی لەناوبەرن. کورد هەزاران ساڵە لە پێناوی یەکسانی و لە پێناوی ئازادی و لە پێناوی برایەتی و ئاشتی خەبات ئەکات، بەڵام سەدان ساڵە هەموو زوڵم و زۆر و تەعەدایە و فشارێک لە تند و تیژەیەک بەرامبەر گەلی کورد بەڕێوە ئەبرێت ئەنجام بدرێت، بەڵام هیچ کاتێک هەرگیز و بە هیچ شێوەیە گەلی کورد لە پرەنسیپ و خەبات و خۆڕاگری و تێکۆشانی خۆی هەرگیز هەنگاوی بۆ دواوە نەناوە و چۆن لە ڕابردووە خۆڕاگری کردووە ئەمڕۆ و لە داهاتووشا بە هەمان شێوە خۆڕاگریەکات. ئەوان لە کاوەی ئاسنگەر و شۆڕژگەرانی وەکو ئەو ئەترسن، ئەوان لەو کەسانە ئەترسن کە ئەیانوێ بێن بەم گۆڕەپانە، ئەوان لەم وڵاتە ئەترسن لە ئاشتی و
یەکسانی و دادپەروەرەیە ئەترسن کە ئەوە جێگیر بێ لە وڵاتە بۆیە هەرچیەک بکەن با بیکەن بەڵام ناتوانن ئەم گەلە تێکۆشانی گەلی کورد ڕابگرن لە گەلی کورد بەردەوامە بێت لە داخوازەکانی بۆ ئاشتی و ئازادی و برایەتی و یەکسانی و لەو پێناوەیە بەردەوامە بێت لە خەباتی خۆی لە هەموو هەلومەرجێکدا لە هەموو شەرت و زروفێکدا خۆراگری خۆی نیشانەدات و سوورە لەسەر ئەم تێکۆشان و خەباتی خۆی. ئەمڕۆ گەلی کورد لە هەموو ئەو جغرافیانەی کە تایە ئەژی ڕوبەڕووی زۆر و زەحمەتی و فشارێکی زۆر بووەتەوە وەکو چۆن کۆمەڵکوژیەکەی لە ئاگری ڕوویدا هاوشێوەی ئەو کۆمەڵکوژیەی کە لە دەرسیم ڕوویدا هاوشێوەی کۆمەڵکوژیەی کە لە ڕۆبۆسکی ڕوویدا ئەمڕۆ لە ئەفرینیش گەلی ئەفرین ڕوبەڕووی کۆمەڵکوژیەک بۆتەوە ئەوانەی کە هێرشیان کردە سەر ئەفرین ئەوانەی کە چوونە نێو خاکی ئەفرینی و خەڵکی ئەفرینیان ناچاری ئاوارەبوون و دەردەسەری کرد ئەو با بزانن کە گەلی ئەفرین برای خوشک و برای ئەم گەلەیە کە لێرن لەوانەی کە لە هەکاری لە ماردین لە سیرت ئەژین کە لە شرناخ ئەژین خوشک و برایانی کوردن کە لەم شارانە ئەژین ئەو فیشەکەی کە بەوان لەوان دراوە ئەو بردومانەی کە بەسەر ئەوانە کرێت بە هەمان کات لە خەڵکی ئێرە دراوە ئەو بۆمبەی کە لەوێ دراوە هەمان کات لێرە دراوە لێرەدا ئەم پەیوەندی مێژوویە ئەم پەیوەندی مێژوویە برایەتی کە لە مێژووە هەیە هیچ هێزێک ناتوانێت ئەو پەیوەندیە و ئەو هینە لێک بکاتەوە ئەوان کە ئەچوونە ئەفرین بە شێوەیەکی باربار و هۆڤیەتی کە هێرشیان کردە سەر ئەفرین لە جگە لە تاڵان و وێرانکاری هیچ شتێکی تریان بۆ ئەفرین نەبرد ئەوان جگە لە دزی و ڕاوڕوت و کردن هیچ شتێکی تریان بۆ خەڵکی ئەفتر نەبرد تحملی ئەو دەستکەوتانیان نەکرد کە گەلی کورد لەوێ بەدەستیان هێناوە بۆیە هێرشی سەر ئەفرینیان کرد ئەفرن شاری ئاشتی بوو ئەفرین شاری ئارامی بوو ئەفرین لە سووریا شارێک بوو کە هیچ شەڕ و ئاڵۆزیتیانە بوو گەلی کورد لەوێ گەلی ئەرمەن و عەرەب و یەزدی و تورکمانەکان بەیەکەوە بە شێوەیەکی برایانە ژیان شارێکی بوو بەو شێوە بووە و ئیدارێکی سربەخۆی هەبوو خۆی بەڕێوە ئەبێت بە شێوەیەکی برایانە و یەکسان بەیەکەوە ژین ئەو هێرشەی کە کرایە سەر ئەفرین بە هیچ شێوەیە قبوڵی ناکەین ئەبێ ئەوە بزانن کە ئێمە لەو بڕوایداین کە گەلی ئەفرین ئەو شارێک کە خۆی تیا گەورە بووە و تایە ژیاوە بە شێوەیەکی سەرفرازانە ئەگەڕێتەوە بۆ شارەکەی خۆیت و لێرەوە سڵاو لە هەموو گەلی ئەفرینەکەم خۆشەویستی و ڕێزی خۆمان ئاراستی ئەوانەکەین و سڵاویان لێ دەکەین. Sevgili Ahmetliler, ئامەدی خۆشەویست خەڵکی ئامەدی خۆشەویست bu meydan ئەم گۆڕەپانە birçok چەندین پیرۆزبایی نەورۆزی تیا بەڕێوە چووە و نەورۆزە قەداغاوەکانی شایدی نەورۆزە قەداوەکراوەکان بوو شایدی نەورۆزە جۆش و خڕۆشەکان بوو ملیۆنەها کەس لە نەورۆزەکانە لەم گۆڕەپانەیە کۆبوونەوە ئاهەنگی نەورۆزیان گێرا بەڵام لە 2013 لە نەورۆزی 2023 شایدی ئەوە بوون کە لە 2023 لە نەورۆزە لەم گۆڕەپانەیە بە شایدی ملیۆنەها کەس پەیامی ئۆجەلان بەڕێز ئۆجەلان کە لە ئیمراڵیەوە ناردبووی لێرە لەم گۆڕەپانە خوێنرایەوە خەڵک شایدی ئەو ڕۆژە ئەو ڕاستیە بووم. بەڕێز ئۆجەلان لە 2013 لەم گۆڕەپانە لێرە لە ئامەد لە نەورۆزی ئامەدا ئەو نامەی کە ناردی کە بۆ ئەوەی لە نەورۆزا بخوێندرێتەوە باسی ئاشتی ئەکرد لەو نامەیە باسی نەک تەنها تورکیا بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی
دیموکراتیزەبوونی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و برایەتی گەلانی ئەکرد لێرە داوای ئەوەی ئەکرد کە شەڕ ڕابوەستێت و چەک ڕابوەستێت و سیاست قسە بکات بەڵام ئەوانەی کە ئەم وڵاتیان بەڕێوە ئەبات لەسەر مێزی دانوستاندن و پرۆسەی ئاشتی ئەوانەی کە لایەنگری ئاشتی بوون و لەگەڵ ئاشتیا بوون هەموو ئەو کەسانیان محکوم کرد و بەڕێز ئۆژەلان ماوەی 2 ساڵ لە ژوورێکی یەک حجرەییدا لە هەلومەرجێکی زۆر سەختە گۆشەگیر کراوە و هەروەها لەو قۆناغەیە ئەوانەی کە ڕۆڵیان گێڕا و کە هەوڵیان ئايات قۆناغەکە بەرەو پێشەوە بەرە قۆناغی ئاشتی بەرەو پێش بەرن ئەوانش محکوم کران و سزادران ئەوان کاتێک ئەمەیان ئەکرد بۆ ئاشتی و برایەتی و ئازادی و یەکسانی قەباتیان ئەکرد ویستیان ئەو هەموو هەوڵە بە پێچەوانەوە بگەڕێنەوە بەڵام ئەمڕۆ لەم گۆڕەپانە جارێکی تر ئەبینین کەوە یەکسانی و ئاشتی و ئازادی بەرخۆدان و خۆراگری هیچ کاتێک لە ڕۆژەبی ئێمە دەرنەچۆ و دەرنەچۆ و دەرناچێت لە وڵاتەیە پێویستی بە ئاشتی هەیە ئەم وڵاتە پێویستی بە برایەتی هەیە ئەم وڵاتە پێویستی بە ئازادی دیموکراسی هەیە ئەگەر ئەمانە جێبەجێ نەکەین و بە پێچەوانەوە ڕەفتار بکەین و کورد نەبینین ئەم ڕاستیانە نەبینین و ئینکاری لە کورد بکەین کەواتە هەموو شتێک لە دەست ئەدەن کورد هەموو کاتێک بۆ ئاشتی و دیموکراسی و یەکسانی خەباتی کردووە و داواکاری ئەم شتانەی هەبووە لێرەوە جارێکی تر دەڵێن لەم وڵاتەیە ئەوانەی کە لایەنگری ئاشتین ئەخرێنە زیندانەوە لەم وڵاتەیە ئەوانەی کە سیاسەتی دیموکراسی بەڕێیانە بەڕێوە بن ئەوانەتان خستۆتە زیندانەوە ئێستا لێرەوە ئەوانەی کە ئەبوایە لێرە بن لەم گۆڕەپانە ساڵاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتەکەمان بوو بەڕێز فیگەن یوکسەکداغ ئەوانەتان بە بارمەتە گرت و خستانە زیندانەوە کە ئەبوایە ئەوان ئێستا لێرە بن ئەم پارێزگایە پەرلەمانتارانی ئەم شارە بەڕێز پەرلەمانتارانی ئەم شارەتان خستانە زیندانەوە و بە بارمەتە گرتان ئیرادەی ئێمە ئەو پەرلەمانتارانەی کە لە 1970 دەنگی خەڵکی ئەم شارەی بەدەستهێنا بوو سەرۆکی شارەوانەکان وەکو گوڵتان قشەناغ ئەوانەتان بە بارمەتە گرت و خستانە زیندانەوە ئێمە لێرە لە دژی تاکڕەوی لە دژی زوڵم و زۆرداری بەرخۆدان و خۆراگیری لە دژی ئەسارەت ئازادی ببنەما ئەگرین و ئەوان ئەو هاوکارانەمان کە لە زینداندان تاوەکو ئەگەنە ئازادی خۆیان ئێمە بەردەوامە بین لەسەر خەباتی خۆمان و لەسەر ئەو ڕێگایە بەردەوامە بین و ئەو بەڵانانە جێبەجێەکەین کە داومانە دووپاتیەکەینەوە ئەوان لە ماوەیەکی کورتا ئەگەڕێنە ناو ئێمە و لەگەڵ ئێمە بەردەوامی بە خەباتەیە بەڕێز سەلاحەدین دەمیرتراش فیگەن یوکسەکداغ بۆ ئەوەی بگەڕێنە ناو ئێمەوە بەردەوامە بین لەسەر کار و خەباتی خۆمان ئامەدیانی خۆشەویست میوانە بەڕێزەکان ئێمە ئەزانین کەوا لەم وڵاتەیە بە تایبەتیش ئەوان پارتی دادوگەشەکردان و مەهەپە لەو ڕێگەی ئەو ڕێککەوتنی کە کردویانە ئەیانەوێت داواکاریەکانی ئازادی گەلی کورد لەسەر ئەساسی دژایەتیکردنی کورد و لەسەر ئەساسی دژمنایەتیکردنی ژن ئیرادەی گەلێک چاوپۆشی لێ دەکەن و بەڵام ئێستا ئەبینن کە میلیۆنەها کەس میلیۆنها ئامەدی وا لێرن لەم گۆڕەپانن و دەڵێن ئێمە لێرەین و سڵاو لە ئێوە بێت بە هەزاران سڵاو لە ئێوە بێت هیچ کەسێک لە ئێوە بێهیوانە بێت هیچ کەسێک بە
گەشت yapılmasın. ڕەشبین Bir نەبێت halkın özgürlük talepleri داواکاریەکانی karşısında ئازادی گەلێک temsiliyi dayatanlar, ئەوانەی کە تاکڕەوێتی zulmü ئەسەپێن و dayatanlar, زوڵم و زۆرداری zorbalığı ئەسەپێنن dayatanlar bir gün kaybedecektir. ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژی ئەوە دێت کە لەناو بچن و شکست بخۆن هاوپەیمانی نێوان ئاک پارتی و مەهەپا شکستی ئەو هاوپەیمانێتە زۆر نزیکە کاتەکەی زۆر نزیکە ئەوانەی کە زوڵم و زۆرداری ئەکەن ئەوانەی تونند و تیژی پەیڕەوەکەن و نیکۆڵی لە گەلێک ئەکەن ئینکاری گەلێک ئەکەن ئەیانەوێت گەلێک لەناو برن و پاکتاوی بکەن ئەو دەرسێک کە بیدەین بەوان لە سنووقی دەنگدانەکانە بێت لەو سنووقانەی کە دائەنرێ لە هەڵبژاردنەکانە ئەبێت دەرسێکی مێژوویان پێ بدەینەوە و پێیان بڵێن کە ئەبێت ئەو هەڵبژاردنە ببێت بە تاریخی دەرخستی ئەمان لە وڵاتە بەڵام هەتا کاتی هەڵبژاردنەکان هەتا ئەو مێژووە بێگومان ئەم خەباتە بەردەوامە بێت ئێمە خەباتی ئازادی و تێکۆشانی ئازادیمان خەباتی برایەتی و یەکسانیمان بە هیچ شێوەیەک نابێت شکست بێنێت بۆ ئەوەش چی پێویستە پێویستە بکرێت کە دووشتن یەکێک لەوانە پێویستە گەلی کورد یەکێتی و گەلی کورد بەیەکەوە یەکریزی خۆی بپارێزێت لە هەر جوغرافیایەک کە کورد لێ ئەژی لە هەر شوێنێک کە کورد لێ ئەژێت بەیەکەوە بە هاواهەنگی و بە یەکریزی کۆنفرانسێکێکی نەتەوەیی و بناغەیەکی یەکگرتووی گەلی کورد پێویستە لە ئێستاەوە خەباتی بۆ بکرێ ئێمە لێرە باش ئەزانین کەەوە گەلی کورد بە یەکریزی ئەتوانێت لە ناویان ببات و هیچ کەسێک ناتوانێت گەلی کورد لە ناو ببات کە یەکریز و یەک هەڵوێز بوون خاڵی دوم کە پێویستە بکرێ ئەوەیە ئەوانەی کە ئەم وڵاتە بڕێوە بن ئەبێت دەستبەرداری ئەو سیاسەتەی شەڕ بن کە پەیڕەوی ئەکەن لە وڵاتەیە پێویستە ناتوانن ئەم وڵاتە بە شەڕ بڕێوە ببن بە سیاسەتی شەڕ بڕێوە ببن بە سیاسەتی ئینکار و دەستگیرکردن و دەست بەسەرکردن بەڕێوە ببن ئەو شتێک کە ئەبێ بیکەن ئەوەیە سیاسەتی ئاشتی بنیاد بنێن و هاوشێوەی 2013 چۆن کە خەڵک شایدی ئەو پەیامی ئۆجەلان بوو لەو نۆرۆزەیە ئەو نامەی ئۆجەلان بەبنەما بگرن و دانوستاندن لەگەڵ هەرچی زووە دانوستاندەکان لەگەڵ بەڕێز ئۆجەلان دەست پێ بکەن لەو چوارچێوەیەدا بەکردنەوەی ئەو دەرگایە بەکردنەوەی دەرگای ئیمراڵی بە دانوستاندن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوەیەکی ڕاستەوە خۆ نەک تەنها بۆ تورکیا بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەموو وڵاتانی دراوسێ ئەبێ بە کردنەوەی دەرگای ئاشتی و ئارامی هێشتا درەنگ نییە بێگومان ئەمە ڕێگەی خۆی هەیە بێگومان ئەمە بۆ ئەوەی ئەمە بکەین کات هەیە هێشتا ئێوە پێش ئەوەی بچوونایە ئەفرین پێش ئەوەی بچوونایە سووریا ئەگەر لەگەڵ بەڕێز ئۆجەلانە دیدارتان ئەنجام بنایە نەئەگەیشتنە ئەم حاڵی ئێستا بەڵام وێڕای ئەمەش پێویستە ئەم ڕێگایە بە بنەما بگرن بە بنەماگرتنی ئەم ڕێگایە گەلی کورد و خەباتی گەلی کورد و ڕێز